ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەد نووریتان لێبێ. لە شەستەکانی سەدەی پێشوو شاعیرێکی کورد دەنووسێت ئەمباری گەنمت چۆڵ و جۆگەلەی بێ ئاوت بێ، مەقسەدت چییە لە دەوڵەت؟ قەومیەت بە مانای چی؟ ئایا کاتێتی بەرەو دەوڵەت دروستکردن بڕۆین یان تا ئێستاش خەون و خەیاڵ و موزایەدەیە؟ ئایا سەرکردایەتی کورد دەتوانێت بڕیاری دەوڵەت بدا یان ئێستاش لە نێوان بەرداشی ڕۆم عەجەم دەمان هاڕن؟ چۆن دەوڵەت دروست بکەین کە مەلەفی دارایی شەفاف نییە، کە خەڵک ناڕازین لە بەڕێوەبردنی حکومەت و دوو مانگە موچە وەرنەگیراوە؟ ئەمە پرسیاری ڕۆژنامە نووسیەکە. چۆن دەوڵەت دروست بکەین کە حیزبەکان بۆ پۆستی قایمقامێک 4 مانگ مفاوەزات دەکەن؟ دەپرسین دەوڵەتی کوردی لەم ئان و سادەدا کاتێتی پارتی چۆن دەوڵەتێکی دەوێ بە قیاسی خۆی؟ ئەی گۆڕان و یەکێتی و حیزبە ئیسلامیەکان چ مۆدێلێکیان لە دەوڵەتداری دەوێ؟ ئایا کۆکن لەگەڵ پارتی لە مەسەلەی دەوڵەتە؟ ئایا ژێرخانی ئابووری و سیاسیمان هەیە بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی؟ لە ئێوە دەپرسین ئایا کاتی دەوڵەتی کوردی نزیک بووەتەوە یان سیاسیەکان بەم ڕستەیە کات بە هاوڵاتیان دەکوژن؟ بۆ قسەکردن لە مانای مەفهومی دەوڵەتی کوردی ئایا کاتێتی یاخود تەنها موزایەدەیە؟ میوانداری هەرێک لە بەڕێزان ئالان محەممەد سەعید، مامۆسای زانکۆ و کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان. سوپاس کاگالان. هەروەها ئازاد چۆمانی، پارێزەر و هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان. سوپاس کاگازات. سوپاس بۆ جەنابیشت. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیانە. سەرتا کاگالان لە بەڕێزە دەپرسم، ئێستا باز لەوە دەکرێت کە دەوڵەت دروست دەکرێت. ئایا لە ئێستادا دەوڵەت تەنها موزایەدەیەکی سیاسیە یاخو فعلەن هەنگاوی بۆ نراوە؟ بابەتی دروستبوونی دەوڵەت یان بابەتی پرۆژەی سەربەخۆبوونی هەرێمی کوردستان و گواستنەوەی بۆ فۆرمێکی دیکەی پێشکەوتوتر لەم فۆرمەی کە ئێسا لە چوارچێوەی دەوڵەتی عراقیە هەیە بە بۆچوونی من یەکێکە لە پرۆژە جدیەکان کە لە هەرێمی کوردستاندا کاری لەسەر دەکرێت. بەڵام دەبێت لە ئیتارێکی عامە، لە ئیتارێکی زۆر گشتگیرە، خاڵێکی زۆر گرنگمان بیر نەچێویژەوەیە کە دروستبوونی دەوڵەتی کوردی هەم مەقەوماتی هەیە هەم معویقاتی هەیە، هەم بنەماشی هەیە و هەم لە هەمان کاتیشدا ڕێگەیەک نییە کە بە گوڵ فەرژڕێژ کرابێ و هەمووی گوڵچن کرابێ. لەبەرەوە دەبێت تێبگەین هەم لە ئاسیەکە کۆمەڵێک ڕێگری لە بەردەمایە، چ لە ئاسی لۆکاڵی و چ لە ئاسی ئیقلیمی و چ لە ئاسی نەودەوڵەتی و هەم لە ئاستەکەی کەشا کۆمەڵێک بنەمای هەیە کە پێم وایە هەندێک لەوانی کە لە دەرەوە سەیری هەرێمی کوردستان دەکەن دەڵێن هەرێمی کوردستان أكثر من الإقليم وأقل من الدولة، زیاترێکە لە هەرێمێک بەڵام کەمترێکە لە دەوڵەتێک. بەڵام بە ئاسە گشتەکەی بە ئیتارە عامەکەی هەرێمی کوردستان هەم مەقەوماتیشی هەیە هەم معوقاتیشی هەیە. گرنگترین خاڵکە ئەوەیە ئێستا پرۆژەی سربەخۆبوونەوەیە بۆ ڕواندنەوە یان لانی کەم کسکردنی معوقاتەکانە. خۆ ئەگەر پرۆژەی سربەخۆبوونی هەرێمی کوردستان ڕێگری نەبووە، معوقاتی نەبووە، بە دڵنیاییەوە من بە بابەتیشی مزایەدەتی ناگەم، چونکە ئەگەر بێتە سەر ئیتارە عامەکە بەبێ ئیسیسنا ئامانجی بەشی هەر ئەتوانم بڵم زۆربی ئەو پارتە سیاسانی کە ئێستا لە هەرێمی کوردستانن ئامانجیان یان یەکێک لە ئامانجە استراتیژیەکان بریتیە لە دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ بۆ کوردستان. من بە مزایەدی سیاسی تێ ناگەم، بە پرۆژەیەکی جدی تێگەم، بەڵام پرۆژەیەکە کاری لە دەوڵەت پرۆژەیەکی جدیە، مزایەدی سیاسی نییە. بەڵێ بەخۆی دروستکردنی دەوڵەتی کوردی ڕێگایەکە کە نەخەونە و نەخیاڵە بۆ میلەتێک، ئەو میلەتێک کە کوردیژێکە لەو میلەتانە کە خاوەنی زمانی خۆیەتی، خاوەنی نەتەوەیەکی خۆیە، خاوەنی مێژوویەکە، خاوەنی جوگرافیاکە، بەڕاستی ڕێگەیەکە لە بەردەمانە ئەو ڕۆسبەی و دووسبەی دەبێ هەر بگەین. بەڵام ئایا ئەو زوروفەی کە ئێستا هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کە عراق ئەمەی باسی لێوەکەین، ئایا ئەو مقاوماتانە هەنێک کە دەوڵەتی کوردی یا دروست بکرێت؟ بەڕای من نەخێر، ئەو مقاوماتانینیان لەبەرەوەی کۆمەڵێک بربەست هەیە لە بەردەم ئەوەی کە ئێستا بینین. وابزانام هەموو تاکێک، هەموو کوردیەک، هەموو کەسێکی دڵسۆزی ئەم هەرێمە بە تەماو بە ئومێد و بە خەون و بە تەمەناکە کە ڕۆژێ لە ڕۆژان نەمرێ خەون بۆ بینێت کە دەوڵەتی کوردی دروست بکرێت. بەڵام هۆکارەکانی دروستبوونی دەوڵەتی کوردی، هۆکارە ناوخۆیەکان با لە هۆکارە دەرەجەکان گەڕین. هۆکارە ناوخۆیەکان چین کە ڕێگرن لە دروستبوونی دەوڵەت؟ بەخۆی لە سەرەتای بین باسی شۆڕشی لە ئینتیفازەی ساڵ 90ەوە باسکەین کە لەوەتی دروستبوونی
کە سڵتەی کوردی لە هەرێمی کوردستان لە عراق دروست بووە هیچ هۆکارێکی وا نهاتە پێشکە بێتەوەی دروستکردنی دەوڵەتی کوردی بە تایبەتی ئەو دوو پارتە سیاسی کەوەنە کە مەفروض بوو کۆمەڵێک هەنگاو بنێن بۆ مەبەستی دروستکردنی دەوڵەتی کوردی داڕشتنەوەی پلانێک داڕشتنەوەی دەستورێک ئیشکردن لە پێناو زیاتر هەستکردن بە ئازادی بە فرامۆژ نەکردنی مافی تاکە کەس یەکسانی هەموو تاکەی لە بەردەم ئەو مافانەیە کە وجودی ئەو کەسە بێ لە دەوڵەتەکە بەدی بکرێت بەڕاستیەوەی کە ئێستا بەدیەکرێت نەبوونی ئابوووریەکی سەر بەخۆیە کێک لە هۆکارەکە بەرپرسەلی طبعا ئەو حزب باڵادەستانە بەرپرسن بە تایبەتی یەکێتی پارتی کە تا ئەو ڕۆژدابی کە ئێستا تەواوی جمگە سەریچەکانی هەرێمە لە بەدەستی ئەواندا ئەوان بەرپرسن لەوەی کە ڕێگرن لە بەردەم ڕێگە خۆش نەکردن لە بەردەم تاچی کرد بۆ گەیشتن بەو خەونە ئاواتەی کە دروستکردنی دەوڵەتی کە ئێستا پارتی و سەرۆکی هەرێم ناوێتی بۆ ئەوەی کە باس لەوە دەکرێت دەوڵەتی کوردی و دروستکردنی غورفەی عملیات بۆ دەوڵەتی کوردی تۆ لا دوایە ئەم هەنگاوانە مزایدەیەکی سیاسیەوە بۆ کاتکوشتنی ناوخۆیە ئەمە گەر مقارنە بکەین لە واقعەتی هەرێمی کوردستان طبعا دەبێ ئەو هەنگاوانێک کە دەوڵەتی کوردی پێ دروستکرێت بەدی ناکرێت لەو هەرێمێک ئێستا بێتە هەنگاوێک بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی ئەمە مزایدەیە بەڕێی من مزایدەیە کە باسی لێوە کرێت و لەبەر کۆمەڵێک بربەس لە بەردەمێتی کەسا زۆر بۆی کە زۆر سپاس من پێم وایە جەنابی کاگازات بەشێکی بابەتەکانە بینێ بە شێوەیەکی ڕێژەیی ئەم هەرێمە هەرێمێک نییە خاڵی بێ لەکەم و کوڕی هەرێمێک نییە هیچ سلبیات و هیچ نوقسانێکی تیانە زۆر باشە بۆیە پەیامەکە بگەم بۆیە پەیامەکە بگە یارمەتی بدە چونکە ئەگەر پەیامەکە بەو شێوەیەگە دروستبوونی دەوڵەت پێویستی بەوە هەیە لەسەر سێ ئاس قسەی لەسەر بکرێ ئەم ئاسانە موازیە بن بۆ یەک وابێ متەناغم بن لەگەڵ یەکە یەکەم ئاسێکی لۆکاڵی کە تایبەتە بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە ئەوەش چەند فەرعێکی لێبێتەوە دوو ئاسێکی ئیقلیمی سێ ئاسێکی نێودەوڵەتی واتە ئەگەر تۆ 23 ساڵە چی کراوە کاگازار بەم جوملەیە دەڵێ ئاسی ناوخۆڵی 23 ساڵە ئابوووریەکی بەهێز نەبووە ژێرخانێکی ئابوووریە بۆ دروستبوونی شەڕی براکوژی نانەوەی ئاژال ناو حزب سیاسیەکان کۆنەکردنەوەی هەموو تاوی نەتەوەی کورد لە ژێر چەترێکا کە بتوانێت هۆکارێک بە بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی ئەم هۆیانە بۆ هۆکاری ئەوە بوو کە بەحقیقەت ڕێگە خۆش نەکردن بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی دەبووە لە تەمەنی ئەو چەند ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان دەبووە بەلایانی کەمەوە کۆنگرێکی نەتەوەی بەسرابایە کە سیمایەکی نەتەوەی ڕێگرە بۆ جورئەتی سیاسی ناکەیت بڵێ فلان حیزب ڕێگرە لەوەی کە کۆنگرە دەوڵەتمان نەبێ و هەنگاومان بۆ دەوڵەت نەبێ کاکە بەڕێز قابلە چێ بەرپرسە لەوەی چێ باڵادەست چێ بەرپرسە چێ ئیدارە وڵاتی بەدەستەوە بەرپرسە خۆ قابلە کەسێک هەیەی بەدەستنی و بەرپرسنی لە دروستبوونی دەوڵەتی کوردی کەسانێکە بڕیار بەدەستن ئەوانێک بە تایبەتی یەکێتی و پارتی بەرپرسن لەوەی کە ڕێگا خۆش زەمینە خۆش نەکردن بۆ بۆی زۆر باشە تۆ نوێنەرێکی پارتی و لە بەردەستایە لە بەردەمایە نوێنەری یەکێتیش بۆ هەمان پرسیار لەگەت هەمان پرسیارەکە لە نوێنەکەی پارتی چی ینی قسەکە بۆ بەرامبەر پرسیارەکەم ئەوەیەکە و بە ڕێزانەی کە باسی لێوەکە ئەو هوکارانە ئێستا زەمینە خۆشکەرێکی بۆەوەی کە بتوانێت دەوڵەتی کوردی بۆیە تەنها وەڵام نەبێ بۆ پرسیارەکانی کاگازات چونکە وەڵامیشە بۆ پرسیارەکانی جەنابەت من باسی سێ ئاسم کرد یەکەم با زۆر لە مەتاتی قسەکردن لەسەر ئاسی لۆکاڵی لەسەر ئاسی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر مەتاتیانە قسە نەکەین چونکە بابەتی وابەسەبوون بابەتی شەڕی ناوخۆ پێم وابێت لە بینی زۆر لایەنە سیاسەکانە بۆ تەنها وابەسە نەکراوە کورد نەکراوەتەوە با اختیزال نەکرێت تەنها لە بینی پارتی و یەکێتیە ئەم بابەتانە بەو پەڕی خۆشبەختیەوە ئێستا هەرێمی کوردستان چۆتە خۆناغێکی دیکەوە ڕاستە ئەمانامی کەم و کوڕی خۆناغی ڕابردوو ئێمە کەس ناتوانین کاری لەمەکەن بەڵام لە هەرێمی کوردستاندا بەشی ئەوە مؤسسات هەیە کە دەوڵەتی پێ دروست بکرێ ئەم مؤسساتانە گەشتنەوە حاڵی گود گۆڤەرنانس حکمی ساڵح نەخێر پێویستیان بە زیاتر دامەزراوەکردن هەیە بەڵێ پێویستیان باشە من یارمەتی دێم بەڵام پەیامەکە بگە زۆر لە دوای پرسیار زۆر باشە با من ئەو پرسیارە سەرێکی لێ بکەم ئەو دەڵێ ئەمە مزایدە یعنی جملەیەکی تری نەوتووە زیاتر ئەڵێ مزایدە یعنی تۆ لەسەر و مزایدەوە چی کەتر ئەڵێ من بە بابەت یەکەی زانم بە پرۆژەیەکی جددیە زانم کە هەرێمی کوردستان خۆی دەبێت دەستوریشی بۆ بکرێت دەبێت بەرنامە بۆ دەبێت چەندین یعنی تا ئێستا مزایدەیە کاگازات تایبەتی لە ڕووی ئابووریەوە تا ئێستا نەمانتوانیەوە بەدای کەم موچەی دوو ماجی هەوڵەتەندا بەشکەین ئەوەی کە لە مێژووی دروستبوونی دەوڵەتی چەندی جار لە ساڵی 91 تا ئێستا وانە کە چەند جار هەوڵدرا دەوڵەتی کوردی دروست بکرێت بەڵام لە کاتی دروستبوونی دەوڵەتی کوردی لە نەورۆزی 2011 2013 تا بگرم ساڵەکەش کە بڕیار بوو دەوڵەتی کوردی بەڵام کۆمەڵێک مەسەر ئەم جەدەلەی جەنابەت نامانگەێنێتە نەتیجەیەوە بەڕاستی کەوای لێ کرد کە خەڵک تووشی ئەزمەیەکی مالی بێ ئەو جملەیەم بۆ ڕوونکەرەوە یعنی چی باسکردو بانگەشە بۆ دەوڵەتی کوردی بەسەر ملەتی بە زەرەرەکەی بۆ ملەتی کورد ئەو بانگەشەی سەرۆکی هەرێم کە سەرۆکی حیزبەکەی جەنابیشتا ئەڵێ بە زەرەر بۆ سەر میلەتی پرۆژەی بەتایبەتی لە زەمەنی مالێکی بەڕاستی کاک محەممەد پرۆژەی سەربەخۆبوونی هەرێمی کوردستان پرۆژەی بۆ ئەوەی کە حیوار یەکشتی زۆر جوانە وەکو ترافیک لای دوایە
کاتێک کە تۆ سەوزی من سوورم قسە ناکەم باشە بەڵام ئەو جملەی ئەمە نەهاتوین خەڵک تێمان نەگا هاتوین خەڵک تێمان باش ئەو جملەی پێوتی پرۆژەی سەربەخۆبوون بە بۆچوونی من بەنەکبەتی بۆ خۆمان شکایەوە پرۆژەی سەربەخۆبوون پرۆژەی دەوڵەتی کوردی پرۆژەیەکە من بە پرۆژەیەکی زانم مەسئولیەتێکی جەماعی هەموو لایەنە سیاسەکانە تەنها هێزێکی سیاسی نیە ڕەنبێ لەم ناوەندەدا پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵێکی میحوەری و ڕۆڵێکی ڕیادیشی تیابینی بێ ئەمە پەیوەندی بە سروشتی نەتەوەی پارتیەوە یەکو هێزێکی سیاسی بەڵام بۆ وەڵامی و بۆچوونی کاک مامەسا ئازاد کاڵێ ئەم بابەتە بابەتێکە پڕ لە مزایادەی سیاسی و وابەستەیەکە بە کۆمەڵک عواملی تاریخیەوە من پێم وایە پرۆژەیەکی جدی لەبەر ئەم خاڵانە یەکەم تەناقۆز لە بوتەکانی مامەسا ئازاد بۆ خۆیان هەیە کە یەکەم وتی ئێمە دەبێت هەر بگەینە دەوڵەت بەڵام ئەمەش بە مزایادە ئازانێت کەوابێ هەموو هەوڵێکی جدی بۆ ئەوەی کە بگەینە ئەو خاڵێک کە مامەسا ئازاد ئەمە تەناقۆزێکە لە وتەکانی مناڵێ ڕێگایەکە بێ هەموو نەتەوەی زەمینەکان کاک محەممەد پێویستی بەوە هەیە کاتیشی کەشی ماوە ئێستا ئەمە لە قۆناغی کە بگەین بە دەوڵەت مقاوماتەوە بۆ دروستبوونی ئێمە لە قۆناغی بیلدین سێتاین لە قۆناغی بنیادنانی دەوڵەتین بە مەرحەلەیەکی ئینتیقالیات گوزەرەکەین ئەم قۆناغی ئینتیقالی نەمان تۆ هەفتەی دارمەتی بدە نەمان تۆ هەفتەی داهاتوو دەوڵەت ڕاگەێنین ئەڵێن لە قۆناغی بنچینە سازیین لە قۆناغی بنیادنانی دەوڵەت بەشی ئەوە مقاوماتمان هەیە دەوڵەتی چۆک و کۆسۆڤۆش دروست ببێ بەشی ئەوە مقاومات هەیە دەوڵەتی چۆک و جەنوبی سوودان دەوڵەتی چۆک و تەیمور شەرقی دروست بێ بەشی ئەوە مقاومات هەیە ئەو دەوڵەتانی کە 15 دەوڵەتی کە لە ئیتیحادی سۆڤێتی لە 1990 لێ جیابوونەوە بەشی ئەوە مقاوماتمان هەیە کە ئەگە مقارنەیەکی وەزعی ئەمە لەگە کۆسۆڤۆ ڕەنبێ وەزعی باشتر بێت ئەو پرسیارێکی لەگەڵ بانگەشتن بۆ دەوڵەتی کوردی بە نەکبەتی بۆ خۆمان شکاوەتەوە ئەو قسەی تۆ بوو چۆن ئەو تەقڕی ئیرادەی میلیە کاگەڵی ئیرادە میلی کۆمەڵێک مؤسسات کە واقعەکە لە هەموو خەڵکی کوردستان چۆن ئەو بەڕوون کاتێک کە بڕیار بوو لە نەورۆزی 2013 بڕیار بوو کە ئالاسزەوەی کە سەرۆی چێرم کە بڕیار بوو بڕیار ئەعلانکردنی دەوڵەتی کوردی وای کە بینی حکوومەتی بەغات یەک کەمالی وای لێ کرد مع قوتی خەڵکی بڕی تاوای لا تووشی ئەزمێکی اقتصادی بوو بۆ تۆ ئەو سیستەمەی بەغا بە سیستەمێکی تۆتالیتاری ستەمکاری بە سیستەمێکە دیسپۆتیزمی سیاسی بەیانەکە بۆ نایناسی بۆ پرۆژەی شیرینکردنی بەغاو هەیە و خەریکی بەغدادچێتی لە پای ئەلانکردنی لەپاڵ تعبیرکردن لە ئیرادەی خەڵکی کوردستاندا تۆ پێت وایە شەرعیەت بەی بە قوت بڕینی قوتی خەڵکی لەلایەن بەغداوە بۆی کە ئێمە مافمی ئەومان نەبێ باسی دەوڵەتی کوردی ئەمە پرۆژەی شیرینکردنی بەغدادە ئەمە پرۆژەی گەڕانەوەیە بۆ بەغا ئەمە پرۆژەی کردنی دەوڵەتی کوردیە ئەمانە تعبیر نییە لە ئیرادەی ملی کە جەنابەت دەوڵەت ئەوێ جەنابەت کە دەوڵەت دەوێ ئەو حکوومەت هەبێ باسی کەی دەبێ مافت هەبێ قسەی لەسەر نەماتوانێت حکوومەتێکی گسکەی هەرێمی کوردستان تا ئێستا مشکلەمان دوورە لەسەر پرۆژە دەستورێکی فیدرالی کە لە هەرێمی کوردستان نەماتوانێت نەگەیشتنە ئەستەیە کە بتوانین ئەم قسەی کە تۆیکە یەمە لای تۆ کاکە زۆر باشە زۆر چاکە زۆر باشە زۆر چاکە زۆر باشە ئەوە شەپڵە بۆ قسەکانی تۆ لێ نایە لە ئەنگری تۆ نیمیان لە ئەنگریەوە پرسیارەکەی من ئەوەیە تۆ ئەڵێیت ئێمە باسکردنی دەوڵەت هۆکار ببۆی قوتی خەڵک ببڕێ بەڵام ئەمەش بریتی نییە لە شیرینکردنی حکوومەتێک کە قوتی تۆی بڕیوە لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ کوردی یعنی بۆچی تۆ بلاد وایە بەغدادچێتی بۆکەی ئێمە بین بۆ هەولێرچێتی ناکەی بەغدادچێتی محەممەد باسی واقعی بکەین کە لە هەرێمی کوردستان ئێمە لە ساڵی نوتوێکەین بۆ مافە لە خۆتە سەیتۆ باسی دەوڵەتکەی بۆ مافە لە خۆتە سەیتۆ باسی پرۆژەی سەربەخۆبوونکەی ئینسانی کورد بۆ خۆی بچووکاتەوە بێ پابەندی 50 کە حکوومەتی یەکێتی و پارتی عەلەمی عێراق لەسەر مێزەکەدا ئێستاش لە خەیاڵمە کە مام ڕۆستەم عەلەمەکەی فرەدا دەرەوە ئایا حکوومەت ساڵی نوتوێک بەعس حکومڕانی هەرێمی یەکردیا و حکوومەتی بەغا بوو ئێستا بۆ باز لە بدۆخی پرۆژەی سەربەخۆبوونی هەرێمی کوردستانەکەین لە ساڵی 2015 ئێمە لە ساڵی 2015 دەستخۆشی لە کەساکەی کە بەردێکدام لێتە بنار بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی من یەکەم کەسم کە شانازی پێوەکەم بەڵام بۆ خیتابێک بە تێشکاندنی ئیرادەی میلی خەڵکە ئەوە مزادەیە کە ئەو بارودۆخەی کە ئێستا سەلمێنی مزادە ئێمە کۆمەڵێکشتمان لە بەدەستدا ئێمە دووسێ و چوار ئێمە سەیرەکەین مزادە چۆن سەلمێنی مزادەیە تۆ دروستکردنی دەوڵەتی کوردی پێویست بە حدودێکی جوگرافیایە پێویست بەوەیە کە تو خاوەنی کیانێکی سەربەخۆی تا ئێستا وەڵامت بەمەوە تا ئێستا حزب ئابووری سەربەخۆ چۆن دروستە بێگە دەوڵەتی سەربەخۆ ئابووری سەربەخۆ بۆ دروست نابێت 2000 شەریکە ئەزدەنێت من خەڵکی وڵاتم نازانم چی لێ ئابووری سەربەخۆی ئێمە ماوەیەک پێش ئێستا گوێمان لە وەزیری نەفتی هەرێمی کوردستان بوو تیکا کە ئێمە توانین بەلایەن
زمانی کەم وەقوتی خەڵک بەڵام لەگەڕ تۆ واقع ئەنا قسە بکە ئوستاذ جەنابەت ئابووری سەربەخۆی هەرێمی واقعی قسە بکە چۆن ئەتوانین بدەین بە ساحەبی دەوڵەت ئێمە نابێت لەسەر مێزێ دانیشتن و ئەومان لە پێشەوە قسەی خۆش زۆر باشە ئەبێ سەیری ئەو خەڵکە بکەین کە خەڵک بەڕاستی تعبیر لە ویستی خەڵک ناکەی کە ئەمڕۆ ویستی خەڵک پرۆژەی بە دەوڵەت بوونە بەڕای جەنابەت ویستی خەڵک ئابووری هەرێم ئێستا مهمە بۆی کە دەوڵەتی کوردی جەنابەت ئەجەندایەک لە پشتی جەنابەتەوە هەیە کە بریتێ لە پرۆژەی شیرینکردنی بەغا پرۆژەی وابەسەبوون بۆ بەغا ئەتەوێت ئەو مافە لە خەڵکی کوردستان بچین تۆ حتا باسی ئەو دەمانەوێت دەوڵەتێکی کوردی لەسەر ئەساسی بنەمای یەکسانی کۆمەڵایەتی عەدالی کە مافی باسی ئەو فۆرمەڵەتی دەوڵەت جیاوازە دەوڵەت دیاری جیاوازە جەنابەت ماستەرە دەیە لە قانونا دەتوانی ئەم دوو چەمکە لە یەک جاکەیتەوە ئێمە باسی دروستبوونی دەوڵەتەکەی نەک باسی دەوڵەتداری مەرحەلەیەکە لە دوای دەوڵەتەوە جەنابەت پیشت بۆ لە ڕێگای زۆر باشە کاک ئازاد من ێستا ئێمە لای تۆ بە ئەو وەڵامەکانت دەستخات ئەتێ وەڵامت دەستکرد لە کارتی ئابووریە بۆ دەست پێەکەین هەتا حدودی لە کارتی ئابووری هەتا حدودی جوگرافی حدودی سیاسی هەرێمی کوردستان یەکەم ئێستا هەرێمی کوردستان بۆ خۆی لە چۆلگەنەوتەکانی خۆیان خاوەنی 475,000 بەرمیل نەوتە کە ئینتاج و تەزدیری ئەکات ئەوە بۆ خۆت ئاگاداری کە لە ڕێگەی شەریکەی سۆمۆ لە بەندەری جیهانەوە چێتە بازارەکان و مارکتینی بۆ کرێ ئێمە لە حاڵەتی بنیادنانی کەرتی وزەی هەرێمی کوردستانەیە معەمەر قەزافی تا ئەو دەقەیە ڕووخال لیبیا 250,000 بەرمیل لەوتێ ناردە دەرەوە ئێستا ئێمە لە قۆناغەکەین بەیعترافی لیژنەی پەرلەمانی بەیعترافی ئەنجومەنی وەزیران ئەگەر هاتوو ئێمە دیکتاتۆرێکی پێ باشترە ئێمە قەزافی پێ باشترە لە مەقسەدمان لەباری ئابووری وڵاتەیە مەقسەدمان لەباری ئابووری وڵاتەیە بەڕاستی ببەخشە ماوەسا جا بۆ ئەوەی بابەتەکە بەس تەنها دروستکردنی ئایکۆنێکی گەورە نەبێ ئێمە هاتوین قسە لەسەر پرۆژەیەکی کان بنیادنانەوەی ئابووری کە جەنابتان افتخاری پێوکەن لە هەرێمی کوردستان لە ساڵی 90 تا ئێستا کان ئەو پرۆژانە کان ئەو شەریکانە کان ئەو مؤسسەتانە کان ئەو مەشروعانەی کە ئێستا یەکسۆمۆبیل لەکوێیە شفرۆن لەکوێیە تۆتاڵ لەکوێیە گازپرۆم لەکوێیە کابژانەوەی جەزبی ئیسیسمار لە مەسائلی تاقە و لە مەسائلی نەوتا لەکوێیە کۆمەڵی فیلمەوە هەم ڕۆژە لە نارتی و لە تەلەڤیزیۆنەکانی کە دیفاع لەوە ناکە کە کوالیتی بانزی لە دەوڵەتی کوردی هاتنە سەر فیلپۆمپ یەک دقیقە زۆر باشە ئێمە بەڕاستی کابێن کاک ئازاد جان ئێمە باسی دەوڵەتی کوردیەکەین باسی فیلپۆمپی کوردی ناکەین باسی زۆر باش سیارەکەی ئێمە ئەوەیە بۆچی ئەوڵێ هۆکاری ئابووریمان نەبووە نەمانتوانی ئابووریکی بەهێز دانین 23 ساڵ 24 ساڵی حکومڕانی ژێرخانی ئابووریمان بەرگەی چەند مانێکی بڕینی بودجەی نەگر وەڵام بۆ ئەوە چۆن بەرگەی نەگرتەوە بەرگەی گرتووە ئێستا بۆشی سلمێنم یەکەم ئێمە لە ساڵی 2014 بەغات لە مانگی یەکا 580 ملیارد دیناری یاوە ئێمە ما باقیەکەیکی کە ئەوەی کە تەختی هەموو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی کردووە لە پارەی ئەو نەوتە بووە کە هاتووە ئێمە لە ساڵی 2015 پارەمان لە بەغاوە گرتووە تەختەیە پارێکرا ئەمە خاڵی عواتفی خەڵک وانەکەین ئێمە هەمومان متفقین لەسەر ئەوەی کە ئەم هەرێمە کەم و کوڕیتیا هەیە ئەم هەرێمە پێویستی بە چاکسازیە من کوردستانت دێ ناکەمە سویسرا بەڵام کوردستانیش لێ ناکەمە کابوو دیدی واقعی نەڕژبینم نەگەشبینم سەبارەت بەوەی کە دۆخەکەت بۆ وێ ناکەم من دۆخێکی واقعیت بۆ وێ ناکەم نەڕژبینیە نەگەشبینیە جنوبی سودان نتوانانی اقلیمێک بەڕێوەبەری بە شێوەیەکی نزیک بتوانیت لەو کەم کوڕیانی پاچکەوە کە ئێستا نتوانیوە ناتوانانی پێشمەرگە بکەن بە یەک پێشمەرگە سەربەخۆت هەبێ پێویستە دەوڵەتی ئابووری سەربەخۆت ئەوەی لە بەشی سلێمانیەوە کە لە بەش هەولێرە کەس نازانی چۆن چۆنی ڕواتن بەڕێزم ئێمە تۆزێ واقع لەو مەوجە بازاڕی سیاسەت دەرچین با قسەی مانتیقی بکەین ئەگەر ئەتەوێ ئابووریەکی سەربەخۆت هەبێ پێویستە دەوڵەتێکی سەربەخۆت هەبێ تۆ ئێستا چ جۆرە ئابووریەکەت هەیە ئابووری مۆجه هەیە ئابووریشی سۆشیالیستانەوە هەیە ئابووریشی ئیشتراکیانەوە هەیە ئابووریشی لیبرالیانەوە هەیە کامیانت هەیە بەس پێم بڵێ ئابووریشی تابعت هەیە زۆر باش بۆ لەبەرەوەی لەگەڵ دەوڵەتێکای ئەمە چەند ساڵ ئابووری بازارەکەین و ئازادی بازار و ئەم فۆرمە گشتەکەی ئابووری تۆ لە چوارچەوەی دەوڵەتیشیکای کاک محەممەد باشە من جارەکەمنەوەیە بۆچی ئێمە نەمانتوانی ئەگەر پرۆژەی دەوڵەت ژێرخانی ئابووریمان لاوازە پرسیاری ڕۆژنامەنووسێکە مەلەفەکانی داراییمان ئەگەر ئەمانەوێت دەوڵەتێکی کوردی دابمەزرێنین یەکێک لە زەمینەکان یەکێک لە میکانیزمەکان ئەوەیە یەکەم دەبێت بە شێوەیەکی زۆر جدیانەتر ڕوبەڕی گەندەڵی بینەوە
دەبێت بە شێوەیەکی زۆر جدیانتر چاکسازی ئەوە کراوە دەبێت بووکەم لە قۆناغی ئێستا لە قۆناغێکەمە باس ئایا جەنابەت لەو حکوومەتێک ئایا گەندەلی بن بڕکراوە ئایا ئابوورێکی سەر بەخۆت هەیە دەوڵەتی من لەگەڵەدامە هەر کەسێ بەردێ هەموو کەس کەسێکم کە بەڕاستی کەسێکی مزاحینە لە مێژووی نەتەوایی ئەو مایکەش چاکەتانە کەوتووە ئێمە خەڵکی ناوچەیەکی کە تەواوی یەک دقە تا بۆیە پرسیار لە تۆ بکەم ئەم دەوڵەتە هەر کاتی و هەر فترەی و هەر ماوەیی و بە قسێگەمان هێنە پێشەوە کات بەسەر کوشتنە من پرسیارێکم کرد دەڵێم ئایا کاتی دەوڵەتی کوردی نزیک بۆ تۆ یاخود ئەمە کات کوشتنە و گوزارێکی سیاسی بە خەڵکەوەی کەن دەڵم کاتی دەوڵەتی کوردی کاتێکی نزیکە نزیکبوونی دەوڵەتی کوردی بە معنایەوە تو هەفتەی داهاتوو دەوڵەتی کوردی ڕابگەێنی ئێستا هەرێمی کوردستان گەشتۆتە قۆناغێکی دیکە ئەویش ئەوەیە لە ئاسی ناوخۆیی جۆرێک لە یەکریزی سەبارەت بە پرۆژەی سربەخۆبوونی هەرێمی کوردستان هەیە ئەمە خاڵ یەکەم دووهەم لە ئاسی نێودەوڵەتی مؤشیرات و سیگناڵی ئیجابی هەیە بۆی کە هەرێمی کوردستان ئەمڕۆ دۆخەکەی گوازراوەتەوە لە قۆناغێکەوە بۆ قۆناغیشکە هەر نمونەیەکە دەمێ جاران هەر بۆ خۆی ئەمریکا بۆ خۆی ڕێگر بلەوەی دەوڵەتەکانی ئەوروپای شەرقی چەک بدەن بە هەرێمی کوردستان ئێستا لە کۆنگرسەکەی ئەمریکا پرۆژە تەمریر دەکرێت بۆی کە چەک ڕاستەخۆ بدرێت بە هێزی کارێک نییە تۆ نیابەتە لە زیاتیەوە شەڕەکەی ئەوە چەکەدا بە پەکەکەش ئێستا لە یازال لەلایەن ئەمریکا بەرهادە حسابەکە ئاکاری سیاسی دوورخستنەوەی داعش لە زۆر ڕیفراندۆمان لە بەردەستایە هەنگاونان بەرەوە زۆر باشە کاگازات با منەوە پرسیارە لە بەڕێز بکەم یعنی تۆ بۆچی لا دوایە دەوڵەتی کوردی کاتی نیە لە کاتێکە ئێمە ئاڵای کوردستان لە زۆربەی کۆنگرە و مەحفەلە نێودەوڵەتیەکانە دەبینین دەشەکێتەوە سەرۆکی هەرێم کە دەچێتە وڵاتێک لە ئاسی بەرپرسیاتی باڵایە پێشوازی لێ دەکرێت سەرۆکی وڵاتان و پۆستە باڵاکانیان لە هەولێر دادەبەزن و لەسەر فەرشی سووریان بۆ ڕادەخرێ هەموو پرسیارەکەی من ئەوەیە یعنی ئەم هەنگاوانە ئەمە ئەوە هۆکاریەوە نییە کە 23 ساڵە ئیش کراوە بۆ دروستبوونی دەوڵەتێک بۆ لە شتێکی بچووکە کوردیکەینەوە بەڕێزم ئێمە لە شتێکی بچووکە کورتی ناکەینەوە کە دروستبوونی دەوڵەتی کوردی من وەکو باسم کرد تەمەنا دەکەین کە هەموو تاکێکی کوردێکی ئەم وڵاتە کە خوانی دەوڵەتی خۆی بێ بەڵام ئێستا ئەو زوروفەی کە ئێستا ئێمە نای بە شتێکی لاوەچێڵ بخەڵەتین سەیری شۆڕشەکانی کورد کە تا ئێستا بەشتی ڕواتینی و بەشتی لاوەچیوە خەریک بووین یعنی چی شەکانەوەی ئاڵای کورد لە مەحفەلە نێودەوڵەتیەکانە ئێمە بۆ گەشتبین نەبین کە کەسێک استقبالمانەکە لەسەر مستەوایکی خارجی گوایە بەڵام هۆکارێکە بەناسانی بەدیلی ئەمانە چیە ئێمە هۆکارێکە کە ملەتی بەدیلی چیە دەوڵەتت نایە بەدیلەکە چێت دەوڵەتمان هەیە بەڵام چۆن دەوڵەتی کوردیەک نییە تا ئێستا خطابێکی سیاسی گرتووی کورد نییە لەسەر ئەو شێوە دەوڵەتی کە دەمانەوێتن تا ئێستا نەمانتوانیوە زمینە دەوڵەتەکە دروست کردووە تا فۆرمەکە دیاریکردنە لە ناو داخلی خۆمان کە بتوانین زۆر بازی حەز ناکەی زۆر بازی دانا زۆر ئایا قیادەی سیاسی کوردی تا توانی گەلی کورد هەموو لەژێ چەترێکە کۆ دروست بکاتەوە کە بتوانین قیادەی سیاسی کوردی ئەو باڵانە سیاسەکانی سیاسی دەوڵەتی کورد ئەو ئێستا تەمسیلەکە ئێستانا بگەڕەوە پێشتر کە پێشتر تەمسیل لە ساڵی ئێستا چێ تەمسیلەکە ئێستا چێ تەمسیلەکە هەز ناکەی وەرەخان تێکەڵەکەی هەز ناکەی بە کۆمەڵە ناتم باسی وەرەق شتێکی سەر وەرەق بکەم من هاتم باسی واقعاتێک دەکەم بە علمی بۆ دڕون من ئەگەر باسی من دەگەت جەنابەت بگوێ لە قسەکانم تۆزێ بە علمیانە فکرکەوە تۆ دەوڵەتی تا ئێستا حزب و دەوڵەت لێک زیانە کردوێتەوە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە بە خلالی 24 ساعت لە ساڵ دەوڵەت پێش هەنگاوی دروستبوونی دەوڵەت ئەوەیە کە تووشی بۆ بکەیت بەڕێزم میکانیزمەکانی دروستبوونی دەوڵەت لە حکوومەتی هەرێمدا نییە ئەم قسانەی دەوترێ جگەل لە کات کوشتنی هاوڵاتیان هیچی دیکە نیە دەبێت کار بکرێ کۆنگرێکی نەتەوەی بکرێت دەستورێکی ڕێکپێکدا بدرێت کە دەستوری بوون بە دەوڵەت بێت ئەی بەرداشتی ڕۆم و عەجەم و تورک و ئێران ئەمە ڕێگرنی زۆر باشە زۆر و دەوڵەتانن کە بەڕاستی زۆر باشە تا ئێستا پاشکۆی ئەم دەوڵەتانن بەڵام باش وچانێکی دێنەوە بەلاتان دووبارە سڵاو کاگالان ئەگەر لە تۆ دەست پێ بکەمەوە ئەو دەڵێت هیچ شتێک دروست نەبووە بۆ دروستبوونی دەوڵەت و مقاوماتی دەوڵەت و ئەم حیزبانە هەمویان هەریەکیان پاشکۆی
وڵاتێکن لە وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئەو دوو حیزب سەرریشە و لە قسەکانی کاگازادا دەرکە وەڵام دەبێ بۆی والله ئەوەی اتهامی خۆیەتی من دیفاع لە هیچ حیزبێکی سیاسی ناکەم من کادری پارتی دیموکراتی کوردستانم ئەوەندە دەتوانم بڵم ئەو قسەی ئەو مابوونی على الباطل فهو باطل سەبارەت بە پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان خاوەنی ئیرادەیەکی سەربەخۆی خۆیەتی هێزێکە تابعی نە تورکیا نە ئێران نە هیچ ئەجەندایەکی ئیقلیمیە بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان خەواتەکە ئەمە ڕوئیای پارتی دیموکراتی کوردستانە دوجار ئەو چۆن بیرەکاتەوە چی ئەڵێ ئازادە بەڵام گرنگەوەیە جدلەکەمان مستەواکی معرفی مستەواکی معرفی مستەواکی معرفی نتوانانی بنا بەیان نامەیەک ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئەمە باسی دەوڵەتەکەین ئێمە باسی دەوڵەتەکەین باسی ئەمە ناکەین ئەمە مداخەلە جانبیانە کاک مداخلات زۆر ئاسییە يعني پێنج حزبی سەرەکی لەم حکومەتا بەشداریکردەوە بۆ هەر پارتی ئیتیامەکەی بەوەیان دیفاعی خەڵکی پارتی لە خەڵکی ڕۆژهەڵات چۆن بووە تا ئێستا تەداولی سوڵتەکرا لەو هەرێمە تا ئێستا لە من مەکەلەوە لە دۆ کراوە لەکوێ ساڵی 2009 سەرۆکی حکومەت بوو ئێستا سەرۆکی حکومەت بوو ساڵی 2000 بەڕێزم سەرۆکی حکومەتی بەدەست نەبوو دوو ماک هەکلیلی ژوورەکەیان نەدادەستی سوڵتەش کراوە ئێمە باس لە واقعەتێکی لە تەداولی سوڵتەکراوە لەم شارێک کە تۆشتی ئادانی مدیر عامێک بوو مدیر عامێکی سەڵاتی سەرۆکی حکومەتی و کاتۆ زیاترە ڕۆیی نێتوانی کەسێک بەو مطلقیە نییە تۆ کاغازات پرۆژەیەکە دەیە بەڕاستی ئێمە ئەڵێن بەڵێ لە ئاسی کوردبوونانیە ئێمە کەسێکین پرۆژەی ساکردنەوەی خەڵکی زروفێکە بۆ پرۆژەی خاڵکردنەوەی دەوڵەتە پرۆژەی بەتاڵکردنەوەی ئینتیمای خەڵکی کوردستانە ئەوە ئەم ئەجەندای تۆ ئەم نەبرەیە ئەم زمانە لە قسەکردن ئەوەندەی خزمەتی خەڵکی لەو ئاخیرە کە داعش پیا بوو حکوومەتی عبادی بوو ئەعلانی حکوومەتیاندا چێ دەستیەوەی کردووە کە ئەعلانی حکوومەتیاندا کەس دەستیەوەی نەگرتووە فەرموو خەڵک دەستخۆشیدان لێکە مەچن مزیادە بکەین ئەعلانی دەوڵەت بە کەسێک ناگرێت کە کابراژی دوکاندار و سیاق تەکسیم عەرەبان چێبی بە کەسێک کە فەرمانڕەوایی وڵاتە بی چێ سەرۆک فەرمانڕەوایی وڵاتیە سەرۆکی هەرێمە سەرۆکی حکوومەت ئەبێ ئەعلانی دەوڵەت بکە ناتوانین ئەعلانی زۆر باشە ئیعلانی دەوڵەت سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەمە نەسی قسەکەیەتی دەڵێگە گرنتی یەک ریزیم بدەنێ ئەوە منیش تەحملی بەرپرسیارەتی دامەزراین دەوڵەتی کوردستانە ئەکەواتە یەک ریزیم نییە دەبێ ئیش بۆ یەک ریزیم بەڵێ دەبێ ئیش بۆ یەک ریزیم کرێ کەس لێ وتو یەک ریزیم ئەوە نیە سەرۆکی اعترافی کردووەڵێ یەک ریزیم بەرێ من کەس پێی نەوتووە ئەمە دەڵێن یەکێک لە میکانیزمەکانی دروستبوونی هەرێمی دەوڵەت لە هەرێمی کوردستان ئەوەیە کە خیتابێکی سیاسی موحدمان هەبێت سەبارەت بە پرۆژەی سەربەخۆ بوو ئەمە خاڵێکی زۆر گرنگە لە ئێستادا ئەم خیتابەمانەیە هەمانە لە ئاسیەکە بەڵام لە ئاسی دروستبوونی دەوڵەتانیە ئەبێ ئەم خیتابە تەقویە بکەین ئەم خیتابە چۆن تەقویەکەی بە دوو ئاراسە یەکەم بە ئاراسێکی دژە کاگ ئازاد چونکە کاگ ئازاد ئیرادەی میلی جەنابەت سێوەکەی پۆلبریمەر کە ساڵی 2000 بەڕاستی ئەمە یعنی خەونی هەبوو کە قیادەی سیاسی کورد داوای دەوڵەتم لێ بکە ئەوان چون داوای چیان کرد داوای پارەیان کرد داوای دامەزراندنیان کرد ئەسڵەن ئەوەی کە بیریان لێ نەکردبێتەوە بەڵێ لە ئەوە مزەکەراتی پۆلبریمەر ماوە کە ئەڵێ قیادەی سیاسی من لەوە بوو من گومانم لەوە قیادەی سیاسی کوردی بردوێتە لای ئۆباما بردوێتە لای ئۆباما باوەڵامی جۆ بایدن پێ بڵم دامەزرانی لیوا بوو باوەڵامەکەی جۆ بایدن وەرگرینەوە باوەڵامی جۆ بایدن پێ بڵم لەسەر زاری بەڕێز کاک دەرباس کۆسرە ڕەسوول کە وەزیری ئاوادانکردنەوەی دامیشاندیوە لە یەکێک لە وتەکانیە بەم هەر بنەسی قسەکەی بەم شێوازەیە دەڵێ ئەگەر هەرێمی کوردستان پرۆژەی سەربەخۆبوونی هەیە ئەمە وەک وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هیچ ڕێگریەکمان نییە ئەمە نقطەیەکی زۆر تەحولە ئەمە وەزیری ئاوادانکردنەوەی حکومەتی هەرێمی کوردستان ئەم قسەیە ئەمە خاڵی یەکەم ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوە کەسێکی باڵا لە سیاست سیاستی ئەمریکا باشە زانی سیاستێکە لەسەر مەساڵح پێیا بووە سیاستێکە بەڕاستی حەزەکەم وازمان لە دەوڵەت هێنا وازمان لە دەوڵەت بە هەمومان بەیەک دەست بەیەک شەو بەیەک بتوانین هەمومان ناومانی وازمان لە دەوڵەت هێنا پرۆژەی تۆ چیە ئەلتەرناتیڤت چیە پرۆژەی من ئەوەیە کە لەگە بەغابین ئەزانی پرۆژەی من لەگە نەبینە من ئەڵێم ئێستا ئەو حکوومەتێکەیە پەرەی پێ بدەین ئەو گەندەلێ نێرین بتوانین ئابووری بۆ نەکراوە کە ئێستا ئەلانی دەوڵەتی کوردی زووە کە ئێستا زووە ئەو پرۆژەیە کە ئێستا باسی دەوڵەتی کوردی باش چی دەڵێ هەفتەی داهاتوو کوردی ڕاگەین و پارەمانە بێ بەڵام بەتایبەتی کوردکردنەوەی ئەعلانکردنی دەوڵەتی کوردی لەسەر هەندێک کەس بەڕاستی خیانەتێکە لە گەری کوردێکرێ لەو شۆڕشانەکرێ بەڕاستی هەر کەسێکە
کاک مەسعود دەورێکی ڕیادی بینێ بەڵام بەر ڕوویای ڤیژنی پارتی ئەمێ هەموو هێزولایەنە سیاسیەکان بەڕاستی خیانەتێکە لە مێژوو گەلی کورد لەبەرەوەی گەلی کورد چەند ناخەباتی کورد چەندامی دیژنی ڕووخاو چەندان شۆڕشی لە ئەو پێکەنی نەبووە یەکەم ڕوویای پارتی دموکراتی کوردستان ئەوەیە پرۆژەی دەوڵەت پێویستی بەوەیە هیچ معارەزەیەکی ناوخۆیی نەبێ پێویستی بۆیە تەحملێکی جەماعی مەسئولیەتی جەماعیە و هەموو لایەنە سیاسیەکانیشە و هەموو لایەنە سیاسیەکانیش خوێنیان ناوە بۆ ئەو پرۆژەیە بەبێ ئیسیس زۆر جوان بەڵام پارتی دموکراتی کوردستان دەورەشی ڕیادیە بینە بەڵە جەنابی کاک مەسعود کەسێک نەیتوانێت تا ئەسا مزادی لەسەر بکات لەسەر ئەم بابەتە وایە کاک مەسعود بە حکمی اختصاصەکەی و هەروەها بە حکمی کاراکتەرە سیاسەکەی نەخێ پرۆژەی کەس نییە پرۆژەی نەتەوەیەکە پێش ئەوەی پرۆژەی من و زۆر باشە زۆر باشە زۆر باشە کاگازات یعنی دەوڵەتی کوردی لەسەر دەستی هەر کەسێکان ڕاگەیەنرێ گرنگ نییە لەسەر دەستی تۆیە بێ لەسەر دەستی مەسعود بەرزانی و کاک مەسعودا بێ لەسەر دەستی مام جەلالا بێ لەسەر دەستی محەممەدی حاجی مەحموودا بێ ئەم بەڕێزانە مع الحفظ الألقاب بۆیان لەسەر دەستی هەر کەسێکا بێ گرنگ نییە گرنگەوەیە دەوڵەتی کوردی ڕاگەیەنرێ بەڵێ منیش لەگەڵامە کە دەوڵەتی کوردی ڕاگە بەڵام نەوەک وەکو بەڕێز ئاشتی ئەورامی کاسە تەلەڤیزیۆن وتی ئەگەر ئەمن نەبامە کەس نێزانی نەوت چی بۆ لا دوای بانی ڕاگەیەنرێ یعنی تۆ لا دوای اختیزال کراوەوە لێک کەس و لێک حیزبام دەوڵەتەکەی نەخەرەوە مزادیەکی سیاسی من لینین دەوڵەتی کوردین بۆ دابمەزرێن لینین دەوڵەتی کوردین بۆ دابمەزرێنە کە لە ژیانە نەماوە قبوڵمە کە لە ژیانە ئەو پێشمەرگانە خۆراکیان نییە ڕۆژانە دەوڵەتی کوردی وەرە سەیری دام و دەستگای پارێزیش بۆ بکە کە بتوانە دەوڵەتێکی ئەو هەرێبەی کە پەرێکی بدا بتوانە جاری هێزی پێشمەرگە دروست بکە بتوانە یەکگرتنەوەی هێزی ئەمە علاقەی بە دەوڵەتەوە چییە هەموو بنەمای دروستبوونی دەوڵەتە بەرەز خەڵکێک گیرفانی بەتاڵە دوو مانگە موچە نەیراوە ئەوەڵێ بڕۆسەری خەسەخانەکان کە وەزعی پێشمەرگە کرێکی هەموو ئەم شتانە دەڵێ بڕۆسەری محکەمەکان کە خۆی پارێزەرە دەڵێ بزان چەند کەس جیا بۆ تۆ لەبەر هەژاری یعنی چی هەنگاو بنین بۆ دەوڵەتی کوردی تۆ بۆسە تۆ ئاماژەدا بە وڵاتێک کە جنوبی سوودانە بەڵام هەر پێشتر سیاسەکانی ئێمە دەیانود ئەم وڵاتاکەین بە دووبەی بۆ ێستا بووین بە جنوبی سوودان بەڕێزم ئێمە یەک گرفتی سەرچیمان هەیە تا ئێستا نقطەی خلاف لە بینی من و مامەسا ئازاداوەیە مامەسا ئازاد بەس تەنها باز لەماکە ئێمە ئاڵین میکانیزمێک بۆ حلکردنی ئەوەی کە ببین بە خاوەنی ئابووریشی سەربەخۆ پێویست بە بەوەی کە دەوڵەتیشی سەربەخۆمان هەبێ دەوڵەتیشی سەربەخۆ دەمانکاتە خاوەنی ئابووری سەربەخۆ کە خۆمان ئیرادەمان هەبێ چارەسەری هەموو ئەو مەلەفانەی گەندەڵیە نەخێنا باسی گەندەڵیم نەکردو باسی ئابووری سەربەخۆت بۆ دارایەکان شەفافەکە ئەم دەقەیەش ئەبێ ئێمە چاوەڕێکین لە بەغا پارەمان بۆ بێ ئەو بەغای کە پاران لێرە بۆ داعش کاگازار شیرینیەکە بەمەلایەن دۆلار حزبەکان وەریان گرتووە تا ئێستا بانکەکانمان بە بەتاڵە ئەو پارەی لەکوێدان درراوە من لە راپۆرت گوێم لێ بوو دەڵێ گەورەترین حزب کوردیەکانن کە خاوەنی چەندان ملیۆن دۆلارن دەوەرە سەیری پارەک دلیلەکەم بەرێ تۆ دلیلەکەم بەرێ کادیرێکی پارتیوەنیە حتمما پارتی کە کابرایشی و سازێکی زیمەی مالیە کا حسابی بانقی حزبەکەت کە لە حکوومەت هێرێم کا حسابی بانقی حزبێکی حزبێک پارە لە حکوومەت هێرێم وەرناگرێت ساڵێک دەخلێکم بیزە پارەی خۆی لێ کۆی کاتەوە لێ چەندان مەسئولی بەڕێزی وەسایەکانە بخەنەوە پارتی لە فڵانە باقەکان بەمەلایەن دۆلار لەو ئەم بابەتە چ ڕەبتێکیە بە پرۆژەیە بە دروستبوونی ئێستای دەوڵەتی کورد بەڕێزم ئەمە باسی کە باسی دەوڵەتی کوردی دەڵێن چەمچی دروستبوونی دەوڵەتی بەڕاستی اقتصادە کە تۆ اقتصادت نەبوو من لە برسامردم چ لە دەوڵەتی کوردی اقتصادە دەبێت کە دەوڵەتێکت نەبێت تۆ کە متمانات دوای خەڵکیێک کە دانیشتووە موچەیە دەوڵەتی ناوێ موچەکەت زۆر زاروێ ضروری لە دەوڵەت من چ لە دەوڵەتکەم کە موچەم لێ بێ لە برسامردم باشە کە ئەمنیەتم لێ بێ باشە سووریا و دەوڵەت نییە سووریا حکومڕانی نیە باشە بۆ خەڵکی دەربەر بۆ ناڵی دەوڵەتیش بۆ ئەوەی کە موچەشم بۆ دابینکە کاک محەممەد لە لیبیا و دەوڵەت نییە بۆ خەڵکی ڕاکە بۆ چەند خەڵی لە باخیرێ لە خۆکو سووریامان لێ نهاتەوە بەڕاستی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەم پیا زۆر مادیانە بیرەکاتەوە بۆ ناڵی من دەوڵەتیشمەیە بۆی کە مادەشم بۆ دابینکە بۆی کە موچەشم بۆ دابینکە بۆی کە خۆش گوزەرانیشم بۆ دابینکە کەمەیەکێکە لە وەزیفە سەرەکیەکانی حکومڕانی ئێمە مۆدلێکی تازە نەبوو 23 ساڵ خۆمان حکمی خۆمان نەکرد کاتی بۆ زمینی خۆڕانی لە 2023ەوە کە دۆخێکی
2003 کۆنگرینەتەوەی بەرەمبەر بە کۆنگرێ بۆ نەبەست زۆر باشە بەڵام زۆر باشە پرسیارەکە بەڵام چەند باشە زۆر باشە ئێستا چەند کەسەیە لە وڵاتی ئێمەدا کرێچیە و دوومانە کرینەوە با من پرسیارەکەم بکەم چەند پێشمەرگە هەیە دیارێ لە ژیرفانیان نیە چەند مامۆستا هەیە قەرز لە تەلەبا ینی هەمووەمانزای حانوت زۆر تەواو پرسیارەکەم با من پرسیارەکەم بەڵام حلەکەی چی بە دەوڵەت یاخود هیوای بە بابەتەکە ئەمەیە پرسیارەکەی تۆ منطقیە خەڵک موچەی وەرنەگرتو خەڵک باری دارایی ئابووری ناتەوە من بۆ خۆم موچەخۆری حکومەتم مامۆسای زانکۆ باش بەڵام پرسیارێک لە جەناب دەکەم پرسیارەکەی ئەوەیە حلەکەی ئەوەیە کاگازات تۆ چاڵێ ڕێبی بای 900 ملیارەوە بنێری حیدر عبادی کە جەنابەت پرۆژەی کردی ئەوە دەیە پرۆژەی حیدر عبادی دێت تۆ باب سیارەکە لێ بکەین زۆر باشە باب سیارەکە دەوڵەت چێ لە ڕووی قانونیەوە بەس ئەوەندە وەڵامم بەرەوە تعریفێکی دەوڵەتم بۆ بکە لە ڕووی قانونیەوە دەوڵەت لە ڕووی پێکاتەکانیەوە لە شوێنی جوگرافیەکە و بوونی نەتەوەیەک و بوونی ئابوورێکی سەر بەخۆی دەوڵەت بەڕاستی نازانم تۆز غەڵەت لە دەوڵەت گەیشتووی بەوەی کە باسیەکەی دەوڵەتێکە لە بە میزاجی خۆت و بەفکری خۆدانەوە باسی لێ بکەن ئەو دەوڵەتێک دەوڵەت چییە وڵای لە خۆت پرسە دەوڵەت چییە ئەو دەوڵەتێک کە جەناب تێ بزان چی دەوڵەتەکان چۆن دەوڵەتێک چ دەوڵەتێک هەر دەوڵەت خۆی چییە دەوڵەت خۆی چیە چی ئەبەخشێ بە کۆمەڵگە دەوڵەت ئەم دێتە بەخشێ بە کۆمەڵی خزمەت گوزارێ بەخشێ بە کۆمەلگەت کۆمەڵێک کەوناتەیە کە بوونی تۆ لەگەڵینی مادام خزمە گوزاریە بەخشێ مادام هەموو هەوشتانە بەخشێ بوونی کاکێکی کە لەناو ئەو دەوڵەتە بۆی کاگەکانی ئەم هەموو واسەباتە باشە دەوڵەت ئەی بەخشێ لەگەڵم بەڵام دەڵێم هۆکاری دروستبوونی دەوڵەت ئەو ڕێستە کۆمەڵێشمان لە بەردەست دەست پێ بکەین کاک محەممەد ئێمە دێین باسی قسەی بڵێدار ئێمە دەڵێن کە هەستی ئێستا بە هەمومان دەستە ناو دەستێک بنێ کۆمەڵە شتێ کۆمەڵێ باش ئێمە داوای ئێمە مەبەستمان لە دروستکردنی دەوڵەتی کوردی دەوڵەتێک محەممەد داوای یەکریزی لە ئەنە سیاسەکان ئیرادێکی سیاسی گوتاری سیاسی من پێم وڵام چاکسازی پێویستە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێویستە باشە تۆ باسیەوە دەکەیت دەبێ ئێمە بڕۆینە کۆمەلگایەکە و یوتوبی و خەون و خەیاڵ و هیچ گەندەڵیتیانە بێ و گورگ لەگەڵ مەڕدا ئاوخاتەوە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە کەواتە دەوڵەتی ژێ و گەندەڵیش لە دەوڵەتە ئاکرێت و ئەکرێ بن بکرێ بەڵام بۆ هەنگاو نەنین بۆ دەوڵەت بۆ تۆ دژی دەوڵەتی و ئەتێ بەغا شیرینکەی لەگەڵ ئەوەدا کە دەبێت دەوڵەت دروست بێ بەڵام دەوڵەتێک بێ کە دەوڵەت هەموو کەس بێ هەموو تاکێک بێ بتوانی مافی هەموو تاکێک لەگەڵ دەوڵەتێکی عادلی لەگەڵ دەوڵەتێکی مەدەنیان لەگەڵ دەوڵەتێکی کە دەوڵەتێکی فازیل بێ تەوەیمان باشە ئێمە لە 2005 کە لەگەڵ سندوقی پەرلەمانی عراقی دەگمانەکان تێکەڵ بکە لەگەڵ چاکسازیان لەگەڵ چاکسازیان بۆ دەوڵەت نەخێر كانت زي ريفرانوم يجري لنا سياسي كانوا كي وباسي قبل بيويسا في برجيش يقرتو يزيش بيرجع بلا بيويسا دولته ضروريات دولته دولتين شيشك كرتوشيات جينوسايد كايش كلا على محكمه دوليه بناساني كيش جينوسايدا تيكالا باشا وش انا بكزاري باشا مانيش لقلطه لنا ياش يقلو خالاني ككوسوفو استفاده زۆر باشە ياش يقلو خالاني ككوسوفو استفاده لي كردو بريتي ولا جينوسايد جينوسايد خالق بو ككوسوفو استفاده لي كردو بدولت مانيش لقلطام حتى اسا وكو بيويست برسي جينوسايد نماتواني وبيكينا محركي ئەو بەرداشەی کامان ئەمە خەڵکی تورکیمانەیە کە زۆرترین خاچی کوردستان بە تورکیاوە ڕێگری ئێران سووریا و ئەو بابەتی ئیمدادە سونیە یعنی ئایا ئەمانە ڕێگرە گەورە نابن بۆ دروستبوونی دەوڵەت یاخود بۆیە ئەمە ئێڵێنێمە کاتۆخی کوردستان یارمەتی بە ئەم بابەتە بۆ ڕوویکەوە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی جۆپۆڵیتیشی منتیقەوە دۆخی جغرافيا هەرێمی کوردستان دیارە لە سەیز بەحرێکی مەفتوح نییە ئەم لە وڵای ئێران و تورکیا و عێراق و سووریا لە حاڵی ئێسادا ئەو دەوڵەتانی کە مقاوماتی دەوڵەتیان هەر لە دەستداوە وەکو دەوڵەتی چۆک و عێراق وەکو دەوڵەتی چۆک و سووریا ئەمانە لە خارجی حساباتی بەرەمباربوونەوەی تونگی هەرێمی کوردستان تەنها کوێمێتەوە تورکیا و ئێرانەمێنێتەوە هەرێمی کوردستان بە حکمی ئەو ئیمداد ئەو نەوتە زۆری کەتیایەتی و هەروە 45 ملیار مەتر مکعب گازی سروشتی دەتوانین بیشوپێنین بە سنترال ئاسیا دەوڵەتی چۆک و ئاسیای وستا ئاسیای وستا لە ڕووی جیۆپۆلیتیکەوە هەموو چواردەورەکەی وشکانیە دەوڵەتێکە ناکەوێتە هیچ بەحرێکی مەفتوح بەڵام یەک سەروەتی یەک دنیا لە سەروەتی طبیعی لە کانزا لە نەود لە گاز لەم ناوچەیە بۆتە ناوچەیە کە پێوتێ میفتاحی نەوتێ بکەم کە لە بازار خەڵک بەرمیدەوە بە 200 دلار بکڕێن نەوتە خێربێری بۆ من نەبێت دەبێتە میفتاحی عالم هەرێمی کوردستان
کوردستان عاملی جیو ئیکۆنۆمیکی هەرێمی کوردستان یارمەتی بدە عاملی جیو ئیکۆنۆمیکی هەرێمی کوردستان عاملی جیو ئیکۆنۆمیکی هەرێمی کوردستان عاملێکە کە قووەتێکی زیاتر ئەدا بە هەرێمی کوردستان لەبەرەوە حاڵی ئێسادا ئەو معادلاتانی کە لەسەر ئاسینە دەوڵەتی بزێرە ئەو کێشەی کە لە نەوتی ئەم هەرێمە دەڵێ بۆ خەڵکی هەرێم نییە خەڵک لە هەرێمی کوردستانە کیلۆیە پەتاتە ناتوانرێ بەرهەم بێنرێ هاوکاری کەرتی کوشتتوکاڵی ناکرێ داهات و سامان ناشەفافە وەکو لە قسەکانی کاگازادە کەواتە خەڵکی چۆن ئینتیمای هەبێت بۆ هەنگاو بنێ بۆ دروستبوونی دەوڵەت زۆر سپاس چەند ملیۆن بەرمیل نەوت ڕۆشتۆ مانگی پێشوو چەند ملیۆن بەرمیل ڕۆشتۆ ئەو پارەیە بۆکوێ بۆ خەڵکی کوردستان نییە بۆ ناگەڕێتەوە بە موچەی بۆ خەڵکی کوردستان ئەمە داهاتی چێ داهاتی نەوتی هەرێمی کوردستان نییە لەگەڵ تام دەوڵەتێکی سناعی نەخێر سناعی نین دەوڵەتێکی زراعی نەخێر زراعیش نین دەوڵەتێکی نەوتێکی زۆرمان ڕۆشتووە بۆ موچە داهاتێک خۆمان بەڵام داهاتە بۆ کوێ گەڕێتەوە بۆ خەڵکی کوردستانە گەڕێتەوە ئەو داهاتە بۆ خەڵکی کوردستان لە جیاتیەوەی ئێمە نەوت بنێرین بۆ بەغداوە بەغدا داوا بکەین تکایە بودجەما بۆ بنێرێ ئەم جارە خۆمانی فرۆشین و موچە و داهات و دەخلی خەڵکی پێبەرز دەکەینەوە بەڕێزم ئیشکردن بۆ بەڕاستا زۆربەی حزب سیاسەکان نازان مەلەفی نەوت چییە تەواوی مەلەفی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوجان تا کۆبتەوە کاکە مەلەفی نەوت بە شێوەیەکی شەفافیت نییە وەزیرەکەی من چییە وەزیری نەفت نییە وەزیرەکەی من وەزیرەکەی من بە چوار وەزیر و لە پەرلەمانی کوردستان ڕێز بۆ ئیرادەی خەڵک نەگیرا ڕێز بۆ انتخابات نەگیرا ڕێز بۆ وەزیرەکەی من دڵنیام تۆ تعبیر لە حیزبەکەی خۆش وەزیرەکەی من وەزیرەکە تەنها وەزیر نییە کاگازە بەڕێزم بڕاکە نە سیاسەتی بزوتنەوەی گۆڕان نە سیاسەتی کاگڕێبازە هەرێمی کوردستان باسی لە سیاسەتی بزوتنەوەی گۆڕان من واقعەتێکە لە هەرێمی کوردستان باسەکەم وەزیرەکەی من بێئاگا وەزیرەکەی من نازانی چەند دەخۆیە لە بێئاگانی وەزیرەکەی من بێئاگا لە نەفتەکە نازانی چەند نەفتە ڕوا نازانی چۆنە باش بەڕێزم بێسات زۆربەی زۆری باشە بۆچی ئەمە نەوت بفرۆشین و بگەینەوە دەست بەخە بۆ خۆمانی فرۆشین کەواتە بۆ ئەم میکانیزمە دروست نەکەین دروستبوون هەنگاونان بەرەو دروستبوونی دەوڵەتی کوردی باشە لەگەڵ دامە بەڕێ لەگەڵ ئەوە دامە بەڵام منفەزی فرۆشتنی نەوتەکەت بەکوێدا ڕوتۆ کە برمیلێ نەفتێ بە 6 دلار بفرۆشی تورکیا 20 دلار حمولەکە لێوە بگرێ و 10 دلاری بۆ ڕێکە لێوە بگرێ و 5 دلاری باقیەکە لێوە بگرێ تۆ حداکەم یەک ئەگەر لە 6 دلاری بەرمیلەکەت وەڵای من لەگەوە دامە کە بدرێتە بەغدا بە 40 دلارەکە باشە نەوەک بدرێت تۆ لا دوایە ئێستا لە ئێستاە ئەم پرۆژەی شیرینکردنی بەغایە بۆ ئەتەوێ هەولێر بچێتەوە باوەشی بەغدا من نامێ هەولێر بتۆ من دەڵێم ئیش بۆ بکرێت کە بتوانین بە هەموو شێوەکە بتوانین باشە بەسەر چاوم فەرمو جەنابتان لە حکوومەتی فەرمو حەنان فتلاوی کە من زدی حەنان فتلاویمەوە دوێنێ پێرێ کاتی کە وەزیری مالی عراقی وتی من ئەگەر موچەی خەڵک نەدرێ من ئەگەر چی بێوت و نەی بتاقەشی بۆ بڕم فەرمو کاکە ئێوە بەرنە خۆ من نامەوە لە بەغا دەفەرمو ئێوە بڕیاردن بامە دەستخۆشیتان لێ بکەین ئێمە ناڵێن بکەینە مزادەی سیاسی ناڵێم فەرمو بڕیاردن حکوومەت دەوڵەتەکان لە قسمەدا فەرمو ساڵی تعبیر لە سیاسەتی بزوتنەوەی گۆڕان ناکرد ئەم فەوزەویەتە لە گوتار باشە زۆر چاک محەممەد زۆر باشە زۆر چاکە کاگازان ماوە دێنە کاگازان ئەم فەوزەویەتە لە گوتار دڵنیام تعبیری سیاسەتی بزوتنەوەی گۆڕان نییە تعبیری وەزیرەکانیشی نییە تۆ ئەگەر وا ئەڵێ بە ئەندام پەرلەمانەکانت یارمەتی بدە تەحەداکەم نە 20 دلار وەرگیراوە لەلایەن تورکیاوە حمولەشی ئەوە نەبووە حمولەشی ئەوە نەبووە بە هیچ شێوەیەک ئەوەیە هەمووی قسەی مەتاقی هەمووی باسەکەم ئەوە سەیری بانقەکان باشە ئەو تا پێ بەڵێن بێ قادر باشە ئەو بەڕێزی جەنابەت کە باس لەوە کاک محەممەد کێک ملیۆن بەرمی نەوت توێژە کا پارەکە چی ئەمە دیدی واقعیە قسەی مزایدات نییە دەغدەغەکردنی عواتفی خەڵکیش نییە هەنگاوراوە بۆ دەوڵەتی کوردی یاخود ئەمە دەغدەغە و مزایدەیە بەڕێی من هیچ هەنگاوێک نەندراوە لەبەرەوەی کۆمەڵە هەنگاومایە پێویستە یەک ڕزینەتەوەی ناڵم هەمووەگان پێویستە هەوڵ بدرێ بە چاکردنی بەشێک لە ڕاستی لای کامیان بوو سپاسانەکەی سپاس کاک محەممەد